شانۆگەری چەنەبەز دنیایەکی پڕ لە کۆمیدیا و پێکەنینە چاوەڕوانی جەماوەرە بۆ ئەوەی دڵ و دەرونیان خۆش بکات. شانۆگەری چەنەبەز ڕۆژانە لەسەر شانۆی هۆڵێکی نمایش دەکرێت و بە هەزاران کەس ڕوودەکەن ئەم شوێنە. شانۆگەری چەنەبەز بەردەوامە لە نمایشکردن بۆ ئەوەی چەند کات و ساتێک دوورتان کە لە ماندووبوون و نەخۆشی چاوەڕوانی جەماوەری هەولێری خۆشەویستە. شانۆگەری چەنەبەز بە بەشداروانی ئەم ئەکتەرە لێ هاتووانە: حەمکۆ، عومەر چاوشین، فەروین شازادە، تەها ئاغاجان، خۆشەوی عەزیز. شانۆگەری چەنەبەز لە نووسین و دەرهێنانی تەنیا کەریم. خۆشەویستان، بیرتان نەچێ شانۆگەری چەنەبەز لە پایتەختی هەرێمی کوردستان نمایش دەکرێت. شانۆگەری چەنەبەز ڕۆژانە کاتژمێر 7 ئێوارە لە هۆڵی گەل نمایش دەکرێت. شانۆگەری چەنەبەز چاوەڕوانتانە. شانۆگەری چەنەبەز. شانۆگەری چەنەبەز ڕۆژانە لەسەر شانۆی هۆڵی گەل نمایش دەکرێت و بە هەزاران کەس ڕوودەکەن ئەم شوێنە. شانۆگەری چەنەبەز بەردەوامە لە نمایشکردن بۆ ئەوەی چەند کات و ساتێک دوورتان کە لە ماندووبوون و نەخۆشی چاوەڕوانی جەماوەری هەولێری خۆشەویستە. شتێکی لێ هاتیە یان یەکێک بێت نەخی کردیا ئەوە ئەگەر نهات نەهات ئەگەریش هات هات ئەوانیان لێ بکردی ئەو زاڵێتی دوکانێکی زۆر زۆر باش ئێستا من زۆر مرتاحم و ئەوە میوانیشمان هاتینەوە و زۆر زۆر مرتاحم. بەخێر سەرچاو داکشنا بەخێر نەحەمکۆ چت کرد حتى شمعنا ذهب بخطي بداتك كثرة وعينا نقلتي خويا مليان عبد الرحمن هذا نخير بالا جنابه بالا جنابه أنا فوق من عظم لنا فوق أنا فوق يعني تنكت للمك تنكت لما بخارج لما بخارج وقال مدينات بطولة لا فرق مكتبك كتبت جراجنا جراجنا شيلا جراجنا توبع أيها السادات والسادات والإنسات والمطاسات والحلوات لباشا ويصالك خوم لتو حرام تتخندلت بمن ده لباشا وي صالح دينار بدينار دميداية لبو أوي امتحانات مبين مبرر لها تتسوق
خشكة لو مصدر خشكة عبد الرحمن لا يجوز يخمى بخير بين بوكم آواز سرمان لبن زانت شيكين چيناكي فرمو دانشا فرمو خشكي بريك يخمى بخير بين شيئا فرلو دفع مخيبات رحمتك سبيدات كبار دفع سبيحة كوهنوكو حسي معاملي ضايعين تسريبات المواقزات حمي بيسوي بينا بس لا يا اخوة بخيبي باوكم آواسر ما بيبن زالين چولين شمانا همانا نيمانا چوني باشي عبد الرحمن ولا بشير دو الله باشي صوتنا اي بوشي خبرتانا دعمه شون خبر مناو قابيلة اما شورو جبر درقاي موافي زاكا حلس المواظبة يا قصر قابيلة خبر مناو موافي زايد سيو نام ناسي ها قابلة ناس خوشي براي اي همو شوية دو دست خوشي كده تلفزيون درنا كون باسي مواد غذائية وأزرار كان كل نفر يشجلو آدو شكلو رونو چارو برجو خدقو فاصلو بسكو دوكو دايدو صابونو جارة محلبات في شتيابية خسابي عبد الرحمن كسي براي قوينا ناسي طبيعي خوشي براي همو خوشو براي يكتري فرقي مسلمانو قاورنية ها عبد الرحمن فالي حمكو عبد الرحمن حمكو براد راسي ليه تسلم حمكو جلاسي حمكو
واسطه چی لگره والله شانۆگەرێکی زۆر سەرکەوتونان بوو بەڕاستی جێگە شانازی بوو و لەناو جەماوەر کردبوویەوە بەڕاست معنای شانۆگەشی یەکجار بۆ ئەوانی کە دەچنە دەرەوە کەوا نچنە دەرەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ کوردستان و ئەوانی لەوێشن بگەڕێنەوە بەرێ سوودم زۆر بینیەوە وەکو کە چوونە دەرەوەن خەڵک نستەوە دەرەوە بۆ ئەوە خارج و لەناو ئەوە کوردستانی خۆی بنێتەوە بە ئازادی بژی باشتی بژیتن نەکو لەوێن دەربا وەکو ئیشێکی ئەوها بکاتنکەوە لە ناو قاپشتن و یان ئیشکردنی وەکو ناڕێک بکاتن وەروە زۆر سەرکەوتوانیشیان کرد. وڵی وەک هەنگاوێکی باش بوو بۆ دەرخستنی هەندێکە مقڕی کە ئێمڕۆ لەم قۆناغی کوردستاندا هەیە و بەڕاستی چەند دیاردەیەشی دەرخست وەکو ئەمڕۆ ئەو چاوچنۆکو و دەوڵەمەندانە سێتریان کرد بەسەر زۆر شتا و عەقڵی سادی هەندێک کەسی شانی سەقال کردەوە و حەقیقەت سپاسی کاکتانیاکەین هیوادارین بەرهەمی باشتر و پێستر ئەم کاتت باش ڕاتان چییە ئەمڕۆ یەکەم ڕۆژی شانۆگەری چەنەباز بوو شانۆگەری چەنەباز شانۆگەرێکی کۆمیدی ملیە کە جەماوەرێکی زۆر تاموچەژی لێ بدەبینێ و ساتێکی خۆشی لەگەڵا دەباتە سەر ئێمە بەر لە ئێستا فیستیڤاڵی شانۆیی بوو کە وەزارەتی ڕۆشنبیری پێ هەڵسا جەماوەرێکی زۆری شانۆیی ڕووی لە شانۆکان کرد و تاموچێژێکی هونەری جوانن لێوە بینی ئەمڕۆ شانۆگەری چەنەباز کە شانۆگەرێکی کۆمیدی ملیە لە نووسینی و دەرهێنانی کاکەریم هونەرمەندان بە لیاقەتێکی زۆرەوە توانیان ڕۆڵی خۆیان ببین لە سەشانۆکە بەڕاستی جەماوەر بە دڵخۆشیەوە چوە دەرەوە ئێمەش پیرۆزبایان لێ دەکەین هیواداری سەرکەوتو بن. ئەم کاتە باش لە ڕاستیدا ئەم شانۆگەریە ئێمڕۆکە لەم هۆڵەدا دەورێکی گرنگی بینین توانیان ئەو هونەرمەندانە جەماوەرێکی شانۆیی دروست بکەنەوە دووبارە هەتا هونەرمەندیش برسی بێ با شانێکی جاریشێ بێت ئەو کۆمەڵە هونەرمەندە ئێمڕۆ توانیان ئەم بەرهەمەیە نمایش بکەن خۆیان لە خۆیانەوە بە پارەی خۆیان و بە ئیمکانێتی خۆیان توانیان ئەم کارە هونەریە پێشکەش بە جەماوەر بکەن و هونەرمەندانیش بەڕاستی هونەرمەندان مامۆستا عومەر چاوشی و حەمکۆ و هەموو تاغەجانیش بەڕاستی هەر هەموویە سەرکەوتوانە دەورەکان بینی پێخۆشحاڵین ئینشاڵڵا لە ئایندەیەکی تریش هەردەم سەرکەوتوو دەبن و لە ڕووی دەقەکەوەش ئاڵۆزی تۆزێک دەقەکە ئاڵۆز بوو ئەمەش هەر دەبێت بەڵام لە ڕاستیدا ئەمڕۆکە ئەو کۆمەڵە هونەرمەندە توانیان دەورێکی گرنگ بجێڕن و لە ڕووی شانۆی تیجاریەوە وەکو لە سەرتاش وتم هەتا هونەرمەند برسی بێ
باشانی تیجارەتی بێ ستانسلاف چێڵە نانە گوشانەیەکم بەرێ ملەتێکی هوشیار دەبێ ئەمەش حەقیانە کۆمەڵە هونەرمەندە ئەمڕۆکە بەم شێوەیە کار بکەن چونکە شانۆ بەڕاستی هونەرمەند برسیە دووبارە دەڵێم هونەرمەند برسیە هەر بژین بەڕاستی شانۆگەری چەنەباس شانۆگەرێکی ملی کوردەواری خۆمان هەموو لەسەر واقعی ئەم کوردستانە ئەڕۆیشت جمهورێکی زۆری هەبوو و شتێکی کۆمەدی بوو تەنیا کەریم هەولیدا کە جەماوەرێکی نوێ کۆکاتەوە بۆم شانۆگەریە ئەیتر زۆ سوپاسەکەین زۆ سوپاسی هەموو کارمەندانی کەوا ئیشان کردووە لەم شانۆگەریە کەوا ماندوو بوون بە زگبرسێتی و بەتوینێتی و کەوا هیچ شتێکی واسەرف نەکرابوو بۆیان بەڵام هەوڵیاندا کەوا جمهورێکی زۆر کۆکەنەوە و ئێستاکە حالیان وا بزانم بەردەوام ئەبێت ڕۆژانی تر ئەگەر خوا هیدایەتمان بدە تر سپاس زۆر سپاسانەکە وەڵی بەڕاستی سەرەتا نازانم چی بڵم بەڵام ئەوەندە دەڵێم بریا ئەوانەی کە پارە سەرف دەکەن وە کۆزارێتی ڕۆشنبیری ئەو پارەیە بۆ ئەو مەسرحیانە سەرف بکەن مەسرحیەکی چاک کە خەڵکی لێ ڕازی بی بەعزە مەسرحی هەیە پارەی وای لێ سەرف دەکرێت کە خەڵکەکە چێژی لێ وەرناگری بەڵام من دەڵێم دەستخۆشی لە کاک حەمکۆی دەکەم بەڕاستی مەسرحیەکی زۆر خۆش بوو وای لە خەڵکەکە کردە خەڵکەکە زندی بیتەوە و شانۆیان خۆش بێ و چیتر ناڵێم ئەوەندە زیاتر من زۆر سەچە وەڵای خۆش بوو سپاسی جەماوەر دەکەم جەماوەرێکی زۆر ئامادە بوو بەڕاستی شانەزیە بۆ من و فەخریان پێ دەکەم و بەڕاستی یعنی معلەسەر زۆر لە مامۆستایان لەو ئەمڕاتۆڕە ئەکسپایرانە یعنی دژی ئەو شتانێ منن بەڕاستی خۆی ئەگە شت نەبێت جەماوەری نابێ یعنی ئەگە شت هیچ نەبێت جەماوەری نابێ باش ئەو جەماوەرە چییە ئەمن هیچ قسەی ناکەم بەس دەرێم جەماوەر بەس جەماوەر سپاس سەرهەردوو چاوم بەخێر بێن والله الحمدلله شانۆگەریەکەمان وازم ئەمڕۆ افتتاحی یەکەم جاری بوو هیوادارم ڕۆژانە زیاتر جەماوەرێکی زۆر بێت طبعا ئێمە شانازی بۆ جەماوەرە دەکەین کە دێنە لای ئێمە جێی ڕێز و تەقدیرێکی تایبەتی خۆیانە لە دڵ ئێمەیە هیواداریشم ئەساس خۆمان نییە مەحتی شانۆگەریەکەمان ئەساس میلەتەکە و جەماوەرەکەی خۆمانە مەحتیکەن زۆر سپاس شانۆگەری چەنەباس لە نووسین و دەرهێنانی کاکتەنیا کەریم زانین کاکتەنیا کەریمی هونەرمەند چۆن لە شانۆگەریەکەی خۆی ئەزیێت هەڵی دەکەن أهلا وسهلا بخير بس شانۆگەری چەنەباس لە نووسین و دەرهێنانی خۆ چۆن والله بقناعتي من نعلم ستاسات لبروي جمهور قياس نيبوها مشتك بلام ببرواي من تصور لكم لهولير شتیوام نبینی ولی هیچ مخرجێک بە بەو شێوەیە نەک وەکو مەحەتکردن لێ بۆ خۆم بەو شێوەیە کەوا مەسەرەن جمهور سەرڕایەوەی دەرگاکان بشتێن و بێنە ژوورە و ئەو تەسفیق و چەپڵە لێیان و بەو شێوەیە نەمبینی و یعنی ئەوە بە بڕوای من بە سەرکەوتنێکی گەورەی سەتاسەتی دادنێ وەڵاهی زۆر باش بەگشتی بخير بين دوباره بخير